هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. وڵای هیوادارم ڕۆشنبیریت ئاستی خەڵک بکاتە ئاستێکی باش و لە دوای خۆی پاشەڕۆ بەجێ نێڵێ لە شوێنە گەشتیاریەکان پاکخایەنی وڵاتەکان پارێزن و بۆ ئەوەی ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ هاوڵاتیان دەستەبەر بێت. پیرۆزبای خۆم لە سەرجەمگەلی کوردەکان بە بۆنی جەژنی نەورۆزەوە پاکخاوێنی گرنگە چونکە ئەوانە خۆیانێنەوە ئەم شوێنانە خەڵکی گەشتیارش ڕۆمان تێکات بۆی بزان پارێزگای لە شوێنەکانی خۆمانەکەین پێویستە چاومان لەو شوێنانە بێکلەی دانیشتین دوای خۆمان پاکی بکەینەوە. نوروزابێت شڵادێ باشتر بیتن و نسبة سەیرانیە ژی وەختێتن ولاگە لێشێ خۆڕاکەن گەل خوبگەنە عەلاگادا کودا سروشتێمەیە جوان بیتن. کرد و کردستانیا پیروزکەم سەڵابێت خوشتر بیتن ئەم نەوروزەها گەلێکە خوش بوو سوپاس بوو پێشمەرگات سەنگەریدا. جەژنە نەورۆزە لە هەموو ملەتی کورد پیرۆز دەکەم تایبەتی لە ماڵباتên شەهیدا و لە برا پێشمەرگێت مەیەت قارەمان هیوادارم ساڵە داهاتی یعنی جەژنە داهاتی جەژنە نەورۆزە پیرۆز جەژنە دەوڵەتا کوردی بی لە هەر چهار پارچەی کوردستان. ئەو ساڵە نەورۆزە ساڵێکی پارە خۆش نەبی چونکە لەبەر ئەوەی کەرکووک و ئەفرین تەقریبەن دەستێ معنی ڕۆژ نەک مشکلەتی پەیدا بین ئینشەڵا ئەو نەورۆزەدا بێتن ئەم دێ سەرکەوتی بین و کەرکووک دیوەکی خۆڵێتەوە ئەفرین دیوەکی خۆێتەوە و ئینشەڵا کوردستان دێبیتە حکومەتەکە سەر بخۆ و دێ سەرژی کەوین و ڕاستەخۆی دێ سەرکەوین. هاتوێتە هاینەواری ئەحمەداوە تقریبا جۆیەکی زۆر خۆشە و هیواداری ئەوانی کە سەردانی ئێراکەن دوای خۆیان شوێنەکان بە پاکی بەخایەن ڕاگەچکۆ دوای ئەوانی کەسانی کەینە شوێنەکەی ئەوان ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشمەیە کاتم بۆم سەیرانگایە بەڕاستی سەیرانگایەکی زۆر دڵڕفێنە وەک ئەبینی سەرڕایبوونی قەیرانەکانیش هێشتا گەشتیار هەرماوە بێزگە لە کوردەکان کەسانی عەرەب و کەسانی تریش ڕوو ئەکەنە ئێرە.